لەڕووی کەرنتیەوە من زەرەیەکی زۆرم لێ کەوتووە من شتەکەم بابەتی بەهارەیە هەمیم هێناوە هەمی مایەوە ئەبێ حکومە لانی کەم لە کڕی من خۆش بێ یارمەتی من بە من ئەوەنەی کەش معلوماتم هەبێ بۆ مانگێک 2 مانگ وابزانم بیستومە بەس مانگێک 2 مانگ کافیە بۆ ئەوی کە من پێش کەرنتینە مانگێک بازارم کەوتە دوای کەرنتینە مانگێک بازار مەکەیە بە 6 مانگی کەش بازارم نایەتەوە ئەو تایمێک پێشووتر بە 6 مانگیکە من لەوانە پشتێ پارەم هەبێ بۆ خواردنی خۆم کابرای سەرجادە ئەوەی نییە ئەو ڕۆژانە دەستێکەوە ئەیفرۆش و ئەیخوا بەتەئکید لە مۆزعانە وەڵا خەڵک هیچ ناتوانێت چکانی لە ڕادانەماوە توانای دارای ئەوە نییە لە وڵاتەیە کە بتوانێت جارێکە کەرنتینە بکرێت خەڵک بوومەوەی هەفتەیەکیش نەک بڵێ پێش و مانگە 2 مانگ دانیشێت وەزعەکان خراپە لەبەر ئەوەی چەند هۆکارێکی زۆر هەیە بۆنە بەنسبەت کاسبەوە کاسبێک ناتوانێت ساحب دوکانێکش بێ بۆ نمونە ناتوانێت 2 مانگی کە لە کرێ مڵک دوکانەکەی خۆش بێت کە ئەو کاسپیاکە لە بازاڕە ئەو ڕۆژە ئەو داهاتەی نەبێت ناتوانێت هیچی بۆ پایان نابێت ئەو مۆزوعەکە ئەوەیە جیناخۆ من لە وڵاتە شاوایە ژنە وڵاتەکانکە بەدیلی هەیە لە وڵاتە هیچ بەدیلێ نییە حکومت نەبوون من لە کری مانگانە خۆش بێت لە کری مڵکانە خۆش بێت تا ئێستا نە بازاڕنا هیچ شوێنێک نازانم مەگەر کابرا ساحب دوکان خۆی لەسەر شانی خۆی وەکو واجبێکە ها بە عورفی کوردەواری ها کۆمەڵایەتی شتێک کا بڵێ ئەم مانگە من کرێکە لێم خۆش بووی بەخوا بە تەئکید بۆ مانگێک کە ناتوانێت خەڵکی ژواڕ ناکەن قوبوڵی کات بەرێ وەڵڵا بێ حکوومەت باوکی فەقیر وەزارە بێلا لە فەقیر بکاتەوە بەرێ وەڵڵا بازار وەڵا کەم و کەس بەس ناوەڵا نایکە کەرنتینە ئەگەر ئێمە بە دیوێکیا سیرکەین کە بریتە لە پاراستنی ژیانی هاوڵاتیان بۆی کە ئێمە هاوڵاتی کە گەورەترین سەرمایی ئێمەیە لە دەستمان دەرنەچێ بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستەکە دەسەڵاتداران بیر لەوە بکەنەوە چۆن ژیانی خەڵق دەستەبەر بکەن چونکە ئێمە خەڵقێکی زۆرمان هەیە جگە لە موچە خۆران کە بەڕاستیەکەی ئەوەتانێ وا نزیکی مانگی 6 بینەوە لە ساڵی موچەی ساڵی 2020 یەک موچە وەرگیراوە ئەمە خەڵقی دەستگێڕ و خەڵقی کاسب و ئەو کەسانی کەەوە لە ناوبازار ڕژیانیان دەستەبەر ئەەکەن ئەگەر کەرنتینە بکرێن بەڕاستی ژیانی ئەوان بەرەو هەڵدێر ئەڕوا کەوابێ ئەگەر تۆ قەرارە و بڕیاری ئەوە داوە ژیانی هاوڵاتیان بپارێزی پێویستەکە ژیانیشیان دەستەبەر بکەیت.